سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لارکوێیەکان ساغ و سڵامەت بن لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. سەردانی مەزاری ژینا ئامینی لەلایەن گەشتیارانی نەورۆزی، خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە فاشیزم لە تورکیا، کوژران و برینداربوونی 40 کەس بەهۆی تەقینەوە لە ڕۆژاوای کوردستان، ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و گیانبەختکردنی بەندکراوێکی سیاسی دیکە بەهۆی ئەشکەنجەکانی حکوومەت. درێژەی هەواڵەکان. سەردانی مەزاری ژینا ئەمینی لەلایەن گەشتیارانی نەورۆزی ڕۆژی شەممە 11 خاکە لێوە کۆمەڵێک لە گەشتیارانی نەورۆزی خەڵکی تاران سەردانی گۆڕستانی ئایچی سەقز و مەزاری نەمر ژینا ئەمینیان کردو لەگەڵ ئەمجەد ئەمینی باوکی ژینا دیداریان کرد. بە پێی زانیاریەکان گەشتیارانی نەورۆزی وێڕای گوڵبارانکردنی مەزاری ژینا ئەمینی پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی بزوتنەوەی ژینا نوێ کردوتەوە. گەشتیاران لە چاوپێکەوتن لەگەڵ ئەمجەد ئەمینی ویستیان دڵداریە و باوکە دادخوازە بدەن، بەڵام لە بوێری و بەهێزی ناوبراو سەریان سوورما و ڕایانگەیاند بنەماڵەی ئەمینی زۆر میواندار و خۆشەویستە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە سنەوبۆکان. ڕۆژی شەممە 11 خاکە لێوەی 1403 هەتاوی بنەماڵەی گیانبەختکردوان ئیسا بیگلەری و ئاوات قادرپور لە شارەکانی سنەوبۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ئیسا بیگلەری بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادی خوازانی شاری سنان لەسەر مەزاری ناوبراو کۆبوونەوە و بەڵێنیاندا ڕێگای پرشانازی ئیدامە بدەن. لەلایەکی دیکەوە بنەماڵەی نەمر ئاوات قادرپور لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان هاوڕێ لەگەڵ دادخوازانی ئەو شارە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. داخستنی سنووری شوشمێ لەلایەن هەنگی مەرزی پاوە. ڕۆژی پێنجشەممە 9 خاکە لێوە ناوەندە ئەمنیەتی و دەوڵەتیەکانی پاوە لە جەلەسەیەکی ئیداریدا بڕیاریاندا سنووری شوشمێ دابخەن. لەو جەلەسەیەدا کە فەرماندار سوپای پاسداران و شۆڕای تامینی شارستانی پاوە تێیدا بەشدار بوون، بڕیار درراوە کە تا کاتێکی نادیار بازگەکانی پشکنین لەلایەن هێزان ئەنتیزامیەکانەوە کۆنتترۆل بکرێت و ڕێگە لە هاتوچۆی کۆڵبران و کاسبکاران بگیرێت. خۆپیشاندانی خەڵکی باکووری کوردستان دژ بە فاشیزم لە تورکیا. ڕۆژی شەممە 11 خاکە لێوە دانیشتوانی شاری نەسیبیان پاش سەردانی نوێنەرانی فاشیستی ئاکپارتی و مەهەپە و نیشاندانی هێمای گورگە بۆرەکان ڕۆژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان بڕیارە ڕۆژی یەکشەممە 12 خاکە لێوە هەڵبژاردننی شارەداری و مختارەکانی گەڕک لە شار و شارۆچکەکانی باکووری کوردستان و تورکیا بەڕێوە بچێت. ڕۆژی ڕابردوو محەممەد چەلێک نێونەری ئاکپارتی و مەهەپە سەردانی شاری نەسیبیینی کرد و لایەنگرەکانی هێمای گورگەبۆرەکانیان پیشانی خەڵکدا لە وڵامدا بازاڕیان و خەڵکی ئاسایی سەرشەقام دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە و هێزەکانی حکوومەت بە گازی فرمێسکرێژ و تەقەی هەوایی هێرشیان کردە سەر خەڵکو و تێک هەڵچوون ڕوویدا. کوژران و برینداربوونی 40 کەس بەهۆی تەقینەوە لە ڕۆژاوای کوردستان. بەیانی ڕۆژی یەکشەممە 12 خاکە لێوە ئۆتۆمۆبیلێکی بۆم ڕێژکراو لە شاری ئەعزاز لە ڕۆژاوای کوردستان تەقیەوە و بەو هۆیەوە 10 کەس یانیان لەدەستا و 30 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی سووریا چەند تەقینەوەی بەهێز لە شاری ئەعزازی سەر بە پارێزگای حەلەب ڕوویداوە و بە پێی دوایین زانیاری 10 کەس یانیان لەدەستا و 30 کەسی دیکەش بریندار بوون. جێگای ئاماژەیە کە هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی و هێرشەی لە ئەستۆ نەگرتووە، بەڵام پێشتر چەند جار شەڕ و ناکۆکی لە نێوان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لەو شارە ڕوویداوە و تەنیا خەڵکی مەدەنی قوربانیانی سەرەکی ئەو شەڕە بوون. ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی شەممە 11 خاکە لێوە کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ یەکەم جار لە ساڵی تازەی هەتاوی دژ بە نەدانی حەق ئاوە ڕژانە سەر شەقام و جادەکانیان داخست. بە پێی ویدیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە
کە شاوەرزانی شارستانی وەرزەنەی ئیسفەهان بە ڕیسکردنی تراکتۆرەکانیان لە دەواازەی چوونەژوورەوەی ئەو شارە جادەکەیان داخستووە و داوای پێدانی هەقئاوەی وەرزی نوێی چاندن دەکەن. پێشتر بەرپرسانی پارێزگای ئیسفەهان بەڵێنیاندا بوو کە لە ڕۆژانی کۆتایی ساڵدا هەقئاوەی کە شاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان بدەن، بەڵام وێڕای تێپەڕبوونی 11 ڕۆژ لە ساڵی تازە هێشتا بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. دیداری بنەماڵەی دادخوازان لە ماحشەهر و مەشهەد. بنەماڵەی دادخوازان ڕۆژی شەممە 11 خاکەلێوە لە شارەکانی مەشهەد، ماحشەر سەردانی بنەماڵەی ئەبولفەزل ئادینەزادە و عەباس دریسیان کرد و پشتیوانی خۆیان لە بنەماڵەکانیان ڕاگەاند. بە پێی راپۆرتەکان دایکی هەمیشە زیندوو عادڵ کیانپور بەندکراوی سیاسی گیانبەخت کرد و ڕۆژی ڕابردوو سەردانی بنەماڵەی عەباس دریس بەندکراوی مەحکوم بەئیعدامی کردووە و پشتیوانی خۆی لەو بنەماڵەیە ڕاگەیاندووە. لەلایەکی دیکەوە دادخوازانی پارێزگای خوراسان و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی هاوڕێ لەگەڵ بنەماڵەی نەمر ئەبولفەزل ئادینەزادە لە شاری مەشهەد کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردەوە. لەو دیدارەدا دکتۆر کەماڵ جەعفەری یەزدی لە واژۆکارانی نامەی دەست لە کارکێشانەوەی خامنەیی و دایکی مەریەم ئاروین لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری کرمان بەشدار بوون و بەڵێنیاندا ڕێگای پیرۆزی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا درێژە پێ بدەن. شەڕ و پێکدادانی نێوان خەڵکی ئازادی خواز و مەئمورانی ڕژیم لە هەمەدان و ئیسفەهان. لە دوو ڕۆژی ڕابردوودا ئاتەش بە اختیارەکانی حکوومەت لە شارەکانی کرماشان، بروجێرد، هەمەدان، بوشەهر و ئیسفەهان هێرشیان کردوتە سەر خەڵکانێک کە بە بۆنەی نەورۆزەوە شایی و خۆشییان دەربڕیوە و شەڕ و پێکدادان لە نێوان ئازادی خوازان و بەکرێگیراوانی حکوومەت ڕوویداوە. بە پێی زانیاریەکان لە شاری بوشێر لاوانی ئازادی خواست بە وتنەوەی دروشم و تێک هەڵچوون لەگەڵ مەئمورانی حکوومەت وڵامی کۆنەپەرستانیان داوەتەوە و لە شاری هەمەدان ئاتەش بە اختیارێکی ڕژیم کە بە نەهێنی بێنەو ویددیۆی لە خەڵک دەگرت لەلایەن گەنجانی ئەو شارەوە شناسایی و دواتر لی دراوە و ئێستا لە نەخۆشخانەدایە. لە ئیسفەهان ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵاب مەئمورێکی ئەمری بە معروفیان داوەتە بەر لێدان و لە کرماشان دوو ئاتەش بە اختیاری حکوومەتی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بەوتەی بەرپرسانی قەزای ڕژیم چەندین کەس لە پەیوەندی لەگەڵ لێدانی مەئمورانی حکوومەتی دەست بەسەر و پەروەندەی قەزاییان بۆ سازکراوە. گیانبەختکردنی بەندکراوێکی سیاسی دیکە بەهۆی ئەشکەنجەکانی حکوومەت. ڕۆژی شەممە 11 خاکەلێوە بەندکراوێکی سیاسی پێشوو بە ناوی مەهناس خەزایی بەهۆی جەڵتەی مێشک لە نەخۆشخانەیەکی تاران گیانی بەخت کرد. مەهناس خەزایی ڕۆژی 3 خەرمانانی ساڵی 1402 لەسەر بڵاوکردنی پۆستێکی ئینستاگرامی بانکێشتی دادگای ئینقلابی تاران و دەست بەسەر کرا. ناوبراو نەخۆشی MS و شێرپەنجەی هەبوو، بەڵام لە کاتی بەندکراندا بەهۆی لێدانی باتوم ئێسقانی سەریشکا و مەئمورانی ڕژیم ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کرد. بنەماڵی مەهناس تا ڕۆژی 16 خەرمانان هیچ خەبەرێکیان لەسەر چارەنووسی کچەکان نەبوو تا ئەو کاتەی کە ناوبراو لە پەیوەندیەکی کورتی تەلەفۆنیدا ڕایگەیاند کە ڕەوانەی زیندانی قەرچەکی وەرامین و لەوێشەوە بۆ زیندانی ئەڤین گواستراوەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا و بەندکراوە سیاسیە باری تەندروستی تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەی شەریعەتی کراوە، بەڵام بەهۆی جەڵتەی مێشکەوە گیانی بەخت کردووە. بە پێی زانیاریەکان ناوەندە منێتیەکانی ڕژیم مۆبایلی بنەماڵەی خەزاییان زەوت کردووە و هەموو ڤیددیۆیەکیان سڕیوێتەوە. سەپاندنی سزای 11 ساڵ زیندان بەسەر نووسەر و تۆژینەرێکی خەڵکی شیراز. مێهرزاد موسەوی نووسەر و تۆژینەری خەڵکی شیراز پاش 5 مانگ بەندکران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 11 ساڵ زیندان مەحکوم کرا. مێهرزاد موسەوی ڕۆژی چوارشەممە دەی خەزەڵوەری 1402 لە ماڵەکەی خۆیدا لە شاری شیراز لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی شیرازەوە بە تۆمەتەکانی ئەندامەتی لە حیزبە نارەکانی ڕژیم و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 10 ساڵ زیندان و بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندان و سەرجەم بە 11 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کرا. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی دژبەرانی شار لە چەند وڵاتی جیهان.
ڕۆژی شەممە 11 خاکەلێوە دژبەرانی شەڕ لە سوێد، ئیسرائیل و بریتانیا دژبە ژێنۆسایدی خەڵکی فلستین لەلایەن دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهۆ خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان هەزاران دژبەری شەڕ و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە شاری تەلاویو خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی دیلەکان بوون. بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر خەڵکو و 16 کەسیان دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە لایەنگرانی فلستین و دژبەرانی شەڕ لە لەندەن و ستکهۆڵم بە بەرزکردنەوەی ئاڵای فلستین خوازیاری ڕاگررتنی دەستبەجێی شەڕ لە کەرتی غەزە و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوو. بەڵێ عزیزان و خۆشەویستان گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.